بەراوردی یەکەمان تایبەتە بەو هەڵمەتە نیشتیمانی کە بۆ وەرگرتنی نمونەی خوێن دەستی پێ کردووە لە دەڤەری چەمچەماڵ لە شاری چەمچەماڵ. هەڵبەت ئەم هەڵمەتە بە سەرپەرشتی نووسنگەی خانمی یەکەمی عێراق بەڕێوەچێ هەڵبەت هەروەک چۆن لە کاتی گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان خانمی یەکەمی عێراق ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. ئاکام ئەمیستم باسی شتێ بکەم بەڕاستی ئەم هەنگاوەی خانمی یەکەمی عێراق و نووسنگەکەشی هەنگاوێکی زۆر لە جێی خۆیەتی و هەنگاوێکە کە ئەتوانی بڵێن کار ئاسانی بۆ هاوڵاتیانەکە یاخود بۆ ئەو کەسانی کە سوکاری ئەنفالکراویان هەیە. ئێستەیان پێشتر سامپڵ وەرەگرن سامپڵی خوێن لەو ناوچانە وەرەگرن کە ئەنفال کراون کە سوکارەکانیان کەماوەتەوە بۆ ئەوەی کە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵە درێت یاخود ئەدۆزرێتەوە. ئەم سامپڵانە ئامادە بن یەکسەر ئەزانن کە ئەم گۆڕە بە کۆمەڵانە ئەم ئەنفال کراوانە ئیچی ناوچەیەکن یاخود ئیچی دەڤەرێکی هەرێمی کوردستان لە پێشووتریشە چەند سامپڵێک لە شاری کۆیە وەرگیرا بۆ ئاکام هەر لە چاودێری خانمی یەکەمی عێراق بوو کە تیمێک ئەکرە بڵێن وەکو سەرەتایەکی ئەم هەڵمەت هەیە ئەمە پێدەری هەڵمەتەکەیەوە لە هەواڵەکانیشە باسکرا بوو کە ئەم هەڵمەتە بەردەوام ئەبێت و بە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە ئەگەڕێەوە خۆشبەختانە ئێستا خانمی یەکەمی عێراق ئاکام لە هەرێمی کوردستانیشان نەماوەتەوە. ئەو گۆڕە بە کۆمەڵانەی سوننەکان و شیعەکانیش کە هەیە لە ناوچەکانی تری خواروی عێراق کار لەسەر ئەوانە شەکا بۆ دۆزینەوە کەمە ئاکان باسی کرد یەکێکە بێت لە تەوەرەکان. بەڵێ هەڵبەت هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی تر لە داهاتوودا وەرگرتنی نمونەی خوێن کە سوکاری ئەنفالکراوان ماوەیەکی ئەوێ بەڵام وەک پێشتر باسمان کرد قۆناغ بە قۆناغ دەست پێکات. جا ئێمە قسە لەسەر ئەم بابەتاکەین بە سپاسەوە لە چەمچەماڵەوە بەڕێز هابیل حاجی ئەحمەدمان لەگەڵایە بەڕێوەبەری مۆنومێنتی چەمچەماڵ. کاک هابیل بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوە بەیانی بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان باش. زۆر سپاس. کاک هابیل بن سەرتا لەوە دەست پێ بکەین هەڵمەتەکە چەند ڕۆژ ئەخایەنێت تا ئێستا چۆن بەڕێوە ئەچێت ئەنجامەکانی چیە گەر بۆمان باس بکەین. زۆر سپاس. دیارە لە دوێنێەوە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی زانیاری و وەرگرتنی نمونەی خوێن لەسەر ئەرکی خانمی یەکەمی عێراق هاتوۆتە چەمچەماڵ. لای هەمووان ئاشکرایە پار ساڵ بۆ یەکەمین جار ئەم هەڵمەتە لە چەمچەماڵەوە دەستی پێکردووە هەر لەسەر ئەرکی خانمی یەکەمی عێراق کە بۆ یەکەمین جار وەرگرتنی زانیاری و نمونەی خوێن لە چەمچەماڵەوە دەستی پێکرد و دواتر بە چەند قۆناغێک لە گەرمیان و لە کۆیە و ئەمڕۆژ جارێتر هاتوۆتەوە چەمچەماڵ و وا بڕیارشە ئەم هەڵمەتە بەردەوامی هەبێت و دوای مانگی ڕەمەزانی پیرۆز بێنەوە چەمچەماڵ و دەست بە کۆکردنەوەی هەڵمەتی زانیاری و وەرگرتنی نمونەی خوێن بکرد. دیارە ئەمە وەکو وتم یەکەمین جار لە کوردستانە کە نمونەی خوێن بۆ بەراوردکردن لەگەڵ ڕووفاتی قوربانیانە کە هاتە کوردستانەوە و لە کە سوکاری ئەنفالکراوان وەرگیرا لەسەر ئەرکی خانمی یەکەمی عێراق بوو و ئێستش بەردەوامی هەیە ئەم تیمە و بۆ خۆت ئەزانی کەیسی ئەنفال کەیسێکی گشتگیرە و هەموو ناوچەکانی کوردستانی گرتوێتەوە بەبێ جیاوازی بۆیە زیاتر تەرکیزی ئەم تیمە لەسەر ئەو ناوچانەیە کە زۆرترین بەرکەوتەی ئەو تاوانە نەگریسەی بەرکەوتووە بۆیە هەر لە گەرمیان لە چەمچەماڵ لە کۆیە و بەردەوامیشی هەیە و ئامانج لەم تیمە ئەوەیە کە وەرگرتنی نمونەی خوێن بۆ سەرجەم کە سوکاری ئەنفالکراوان وەربگیرێ و بۆ بەراوردکردن لەگەڵ ئەو ڕووفاتانەی کە لە ڕابردووە هەڵدراونەتەوە هاتوونەتە کوردستان و ئەو ڕووفاتانشی کە لە داهاتووە هەڵ ئەدرێنەوە دێنەوە بۆ خاکی پیرۆزی کوردستان. بەڵێ بەڕێز هابیل حاجی ئەحمەد جگە لە ڕۆڵی نووسنگەی خانمی یەکەمی عێراق هیچ لایەنێکیکە یاخود لێپسراوانی حکوومەتی عێراق هاوکاریان کردوون یاخود هەماهەنگیتان هەبوو لەگەڵیانە؟ خۆی ئەم تیمە تیمێکی پسپۆڕی نیشتیمانیە لە پزیشکی دادی بەغدا و موسسەی شوهەدا بەڕێبەرایەتی چاودێری گۆڕە بە کۆمەڵەکان و بە چاودێری نووسنگەی خانمی یەکەمی عێراق و ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی
جگە لەمانە بەڕاستی تا ئێستا هیچ کەسی تر نییە و ڕۆلی سەرەکی و هاتنی ئەم تیمەش هەر لەسەر ئەرکی خانی یەکەمی عێراق و بە پشتیوانی خانی یەکەمی عێراق هاتوتە کوردستان و بەردەوامە. باش کاک هابیل ئاماژەت بەوە کرد کە ئەم هەڵمەتە لە پار ساڵەوە دەستی پێ کردووە تا ئێستا ئەو کەسانی کە ژمارە و کەسانی کە خوێنتان لێوەرگرتون یاخۆت سامپڵیان لێوەرگیراوە ژمارەیان چەنە بۆ پێی کە ناوچەکە ناوچەی چەمچەماڵ و تەکیە و شۆڕ شوۆمانەکە بە پایتەختی ئەنفال کراوان داهەندێ ڕێژەی ئەو کەسانی کە ئەگەر لات بێ ئامارێکرد لا بێ ڕێژەی ئەو کەسانە چەند کەسە بن و ژمارەیان چەنە کە سامپڵی خوێنیان لێوەرەگیرێت. کاک هابیل وا دیارە کاک هابیل گوێی لە ئێمە نییە ئاکەم تا کاک هابیل ئامادە ئەبێتەوە ئێمە بەردەوام ببین ئەم بابەتی سامپڵ وەرگرتنە و خوێن وەرگرتنە لە هاوڵاتیان ئاکەم لە ناوچەکان ئەو ناوچانەی کە بە زۆریە توانین بڵین لەو ناوچانەیە ئەنفال کراوە هەیە و ڕێژەیەکی زۆری ئەنفال کراوان هەیە بەڵێ وەکو کۆیە وەکو دەشتی کۆیە وەکو زۆربەی ناوچەکانی گەرمیان بەڵێ ئەو ناوچانە ئەمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کە قساکەی باز لەوە ئەکەن کە کاتێکی زۆریان ئەوێت بۆ ئەوەی بتوانن هەم ئەو سامپڵە وەربگرن هەم بتوانن ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە ئێستش ئاماژە بەوە ئەکرێ سەرو سەدان 150 گۆڕی تر هێشتا هەر ماوە کە هێشتا نەدۆزراوەتەوە. جا ئێستا وابزانم کاک هابیل گوێی لە دەنگمانە کاک هابیل ئەگەر گوێ لە دەنگم بێت و پرسیارەکە دووبارە بکەمەوە بۆ دیا گوێ لێ بۆ لە پرسیارەکەی پێشووترم کە لێم کردیت. بەڵێ من جۆم لە دەنگی تۆیە دیارە ئەم هەڵمەتە هەڵمەتی وەرگرتنی زانیاری و نمونەی خوێنە و ئەمە کارێکی هەستیار و ورد و زانستیە و کۆمەڵێک پرسیاری لەخۆ ئەگرێ یعنی بۆ هەر قوربانیەک هەشتا پرسیاری لێ ئەکرێ و هەشت فۆرمی وەرەقی ئایفۆر کە هەمووی پرسیارە پڕ ئەکرێتەوە یعنی بۆ یەک قوربانی ڕەنگە سەعاتێک بۆ 40 دقەی پێ بچێت بۆیە ئەم هەڵمەتە لەسەرخۆ ئەڕوا و بەردەوامە ئێمە پار ساڵ ماوەی 5 ڕۆژ لە چەمچەما بوو لە ماوەی ئەو 5 ڕۆژەیە 372 نمونەی خوێن لە کەسوکاری قوربانیان وەرگیرا و ئێستش پرۆسەکە ئەمە ئەمڕۆ دووەم ڕۆژە بەردەوامە یعنی ئەتوانین برین بە گشتی تا ئێستا لە کوردستانە زیاد لە 2000 زیاتر نمونەی خوێن و زانیاری وەرگیراوە بەراورد بە هێنانەوەی ئەو ڕووفاتانەی کە هێنراونەتەوە بۆ کوردستان ناگا بە 2000 یعنی بەجددی ئەمە پرۆسەیەکە هەنگاوی باشی ناوە و باش چۆتە پێشەوە و بەردەوامشە ئەگەر تۆ سیرکەی ئێمە لە ڕابردووی ئەوەنە ساڵی حکومڕانی کوردستان و 22 ساڵ زیاترە ئێمە لەگە حکوومەتی ناوەندایت تا ئێستا ئێمە بەداخەوە نەمانتوانیوە ڕووفاتی 2000 لە 2000 ڕووفاتی 2000 لە قوربانیان بینەوە بەڵام لەسەر ئەرکی خانمی یەکەمی عێراق زیاد لە 2500 کەس ئێستا نمونەی خوێنی لێوەرگیراوە بۆ بەراوردکردن لەگەڵ ڕووفاتەکانە و کە ئەم پرۆسەیە ئێستا بەردەوامە و وعدشە بەردەوامی هەبێ و هەموو ناوچەکانی کوردستان بگرێتەوە بەبێ جیاوازیش. بەڵێ کاک هابیل من مەبەستمە ئەم پرسیارە بکەم میکانیزمی هەڵمەتەکە چۆنە بە دیاریکراوی تیمەکان چۆن سەردانی ناوچەکانەکەن ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە بە کورتی. بەڵێ ئەم تیمە یەکەم جار وتمان لە چەمچەماڵەوە هات دواتر چووە گەرمیان دواتر ڕۆشتە ناوچەی کۆیە و ئێستا لە چەمچەماڵە لە ئێستاە لەو ناوچانەوە دەستی پێ کردووە کە خاوەنی زۆرترین ئەنفالن و پرۆسی ئەنفال بە چڕی ئەم ناوچانەی گرتوێتەوە و زۆرترین قوربانی کە سوکاری ئەنفالکراوان لەم ناوچانن بە خۆت ئەزانی پرۆسی ئەنفال هەموو کوردستانی گرتوێتەوە و لە هەموو شوێنەکان کە سوکاری قوربانی هەیە بەڵام چڕی بەرکەوتەی ئەو پرۆسە نەگریسا ئەم ناوچەیە گرتوێتەوە بەڵام ئەم پرۆسەیە بەردەوامە و پرۆسەیەکی وردە ئێمە پێش ئەوەی کە ئامادەیان ئەەکەین بۆ وەرگرتی نمونەی خوێن زانیاریان ئەدەینێ کە سوکاری قوربانیان کە ئەبێ ئەم زانیاریانە بزانن و ئەم پرسیارانەتان لێ ئەکرێ و ئەبێ کاتی نیشتیمانیتان پێبێ هی خۆتان و بۆ هەر کەسێک هەر ون بوویەک ئەبێ 3 کەس
بێن نمونەی خوێن بدا سێ کەس لە وارز کوڕ و باوک و برا و ئەمانە بێن نمونەی خوێن بدەن وە زانیاریشیان هەبێت بەداخەوە بخۆت ئەزانی ئێمە هەفتەیە تر ئەچینە ناو 37مین ساڵیادی مەرگەساتی ئەنفالەوە یعنی زۆر کەس لە قوربانیانی ئەنفال تەمەنی شێوەی یعنی کۆمەڵی زانیاری قوربانەکانی هەیە لە بیری چووە یاخود خەڵکی تر هەیە خۆی بە پێی ستاندار ئەبێ بۆ هەر قوربانیە سێ کەس نمونەی خوێن بدا بەڵام ئێمە تاقانەی ئەنفالمان هەیە 5 کەس 6 کەس لە خانەوادەکەی بەر پرۆسەی ئەنفال کەوتووە و بەس خۆی ماوە بەڵام ئێمە نمونەی خوێن لە خۆشی وەرەگرین بۆ ئەوەی بەراوردکاریکەین بەڵام بە پێی ستاندار ئەبێ سێ کەس لە خاوەنی قوربانی بمێنێ وەجگە لەوەش ئێمە لە ناوچانەیە زۆر خانەوادە هەیە هەر کەسی نەماوە یعنی ناتوانین نمونەی خوێنشیان بۆ وەرگرین کاک هابیل بۆ ئەو کەسانە چی ئەکەن کە سوکاریان نەماوە کاک هابیل جەنابە باس لەوە کرد کە بێ هەر کەسێک لەوانە سێ کەس لە خانەوادەکەی سامپڵیان لێوەرگری یا خوێنیان لێوەرگ ئەوەی کە کەسی نەماوە چی ئەکەن ئێمە ئەوەی کە کەسی نەماوە تەنها ئەوەیە کە لای خۆمان داتایەکەن چونکی ئەم پرۆسەیە بۆ زانیاریت وەرگرتنی زانیاریە دواتر خوێن وەرگرتنی زانیاریەکە وەکو وتم ئەو 80 پرسیارەیە ئەو 80 پرسیارە تەمەنی چەنە باڵای چەنە ئیتر بریندار بووە ئێسکی شکاوە دانی ئاڵتونی لە دەما بووە دانی بۆ کراوەتەوە عینەکی لە چاوا بووە یعنی یەک کۆمەڵێ پرسیار یعنی ئێمە ئەتوانین بڵێن ئیستا بەم داتایی کە ئیستا ئەڵێن 2500 کەس هینی لێ یعنی لێرە ئەتوانین بڵێین ئەمەنەی تەمەنەکان بەپی تەمەنەکان پۆلۆنیانکەین ئەوە لە تەمەنی مەسەلەن 10 ساڵی ئەوەنێ 12 ساڵی ئەوەنەی نێرە ئەوەنەی مێیە هەمووی جاکراوەوە ئێمە بۆ ئەوانەی کە کەسیان نەماوە دواتر ئەبێ ئێمە وەکو مۆنومنتی ئەنفال خۆمان جارێتر مەدانیان بڕوینەوە بەو ناوچانەیە بزانین ئێمە چەند خانەوادە ئێمە نەک خانەوادە خەڵک هەیە بە بنەماڵە بە بنەماڵی زۆر گەورە هەبووە لەم کوردستانیە هیچ کەسیان لە پرۆسەی ئەنفالە دەرنەچوو کەسیان نەما واشیان نەما ئێمە گوندمان هەیە ئیستا چۆڵە یعنی گوندمان هەیە لە سا 95 بەر پرۆسەی ئەنفال کەوتووە یعنی بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکێکی زۆرش هەیە کە سوکارەکەی بەشێکی ماوە و بەشێکی بەر پرۆسەی ئەنفال کەوتووە ئێمە لەوانەوە دەستمان پێ کردووە بەڵام ئەولەوێتمان داوە بە تاقانەکانی ئەنفال لەبەر ئەوەی ئەمانە بەس خۆیان لە ژیانە ماون خوانەخواسە هەر ڕووداوێکی نەخوازراوە بێ ئێمە ئەم سەربەتە نیشتیمانیەمان لە دەست ئەچێ و ناتوانین زانیاریان لێکۆکەینەوە بۆیە ئێمە پار ساڵش کە دەستمان بە وەرگرتنی پرۆسەی خوێن کرد لە چەمچەماڵ یەکەم کەس تاقانەی ئەنفال بوو و لە سنووری ئێمە تقریبا زیاد لە 25 تاقانی ئەنفال هەیە پێم وایە 7 تاقانە ماوە لە ماوەی ئەم 4 ڕۆژەیە ئەو 7 تاقانانش وەرگرتنی نمونەی خوێن و زانیاریان بۆ ئەەکەی بەڵێ کاک هابیل من ئەپرسم ئەوانەی کە پار نمونەی خوێنان لێوەرگیراوە ئەنجامەکانیان هاتوۆتەوە ئەو ئەنجامانە ئێمە ئێستا لە وەرگرتنی زانیاری و نمونەی خوێنین ئەوەی پار وتم ئێمە 372 سامپڵمان وەرگرت بوو بەڵام 372 بەراورد بە 182,000 کەس کەمە بۆیە ئێمە لە ئێستاە لەسەر بە هەوری خانمی یەکەمی عێراق کە بە سوپاسەوە پشتیوانێکی گەورەی کە سوکاری ئەنفالکراوان بوو خۆی وتەنی بێدەنگبوون لەسەر لەم کەیسا تاوانە بەڕاستی ئەو ئێستا هاتوتە پێشەوە و تەبەنی ئەم کەیسی کردووە بەردەوامین لەوەی بتوانین ئێمە زۆرتری زانیاری و نمونەی خوێن وەرگرین بۆی بەراوردیکەین بە قوربانیانی ئەنفال. بەڵێ کاک هابیل من پرسیار لەسەر گرنگی پرۆسەکەکەم گرنگی ئەم هەڵمەتە چەند ئەخانێت یاخود بە دیاریکراوی سروشتی ئەم هەڵمەتە قورس و ئاڵۆزە خۆشت ئاماژت پێ ئایا ئەو چەند ڕۆژێک کە دیاری کراوە لەم چەند ڕۆژە ئەم پرۆسێتەوە بێ لە دەفەری ئێوەیە ئەگەری هەیە چەند ڕۆژێکی کە درێژ بێتەوە کاکابیل ئاسایی ئەگەر هیچ فۆنەکەکەی تۆژێت بینیمان ئێمە لە ڕێی خات و پەریخانەوە جۆم لێت پێ باشە ئێمە لە ڕێگەی نووسنگەی خانی یەکەمی عێراقەوە داوامان کرد کە
چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفالکراوانە و خاوەنی زۆرترین قوربانی لەسەر ئاستی کوردستان لەم سنووری هەیە بۆیە ئەم ماوەکانمان بۆ زیادکەن بۆیە بەڵێنی ئەویان پێماندا کە دوای مانگی ڕەمەزان بێنەوە بۆ چەمچەماڵ کە وەجبەکانی تر 5 ڕۆژ لێرە بوونا بۆمان بکەن بە 10 ڕۆژ و بەردەوام بن بۆ ئەوەی بۆ سەررجەم کە سوکاری ئەنفالکراوانی سنووری چەمچەماڵ برۆسەکە بەردەوام بێ و تاکو بتوانین نمونەی خوێن بۆ سەررجەم قوربانیانی ئەنفالکراوان و هەر ئەو بەڵێنەشیان پێمدا کە بە ناوی ئەوانەوە دڵنیایی بدەن بە کە سوکاری ئەنفالکراوان کە ئەم پرۆسەیە بەردەوام ئەبێ و نمونەی خوێن بۆ سەررجەم کە سوکاری قوربانیان لە سنووری چەمچەماڵ و دواتر لە هەموو ناوچەکانی کوردستانە وەرئەگیرێت. بەڵێ کاکابیل باس لەوە کرد کە ئەم ساڵە چینە 37مین ساڵی یادی کیماباران و ئەنفالکراوانی ناوچەی گەرمیان ئامادەکاریەکانتان وەکو مۆنۆمنتی هەڵەبجە ببرە چەمچەماڵ و وەکۆی کە چەمچەماڵ بە پایتەختی ئەنفالکراوان ناسرێنراوە ئامادەکاریەکانتان چین و چیتان کردووە بە تەمان ئەم ساڵ چ پرۆگرامێک یاخود بەرنمەیەکتان هەبێت لە یادەکەیە؟ ئێمە ئێستا سەرقاڵی وەرگرتنی نمونەی خوێن و زانیارین لە کەسوکاری قوربانیان بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە بەردەوام ساڵانە لەگەڵ تەواوبوونی یادی ئەنفال بۆ ساڵی ئایندا بەرنامەی ترمان ئەبێ و سوود لەو ئەزمونانەی ڕابردوو وەرئەگرین بۆ خۆت ئەزانی ساڵ بە ساڵ ئێستا یادەکان بوونە بە زانستی و هەنگاوی باشیان ناوە بڕێوە ئێمە ئێستا یادەکان لە 1 ڕۆژ و 1 سەعات و 1 ڕۆژ و ئەوانە دەرچووە ئەبێ بە هەفتە چالاکی هەم لە پانێڵ لە بڵاوکردنەوەی کتێب لە سمینار لە نمایشکردنی فلیم جگە لەوەی ئێمە پارساڵ بە شێوازێک یادی ئەنفالمان کردەوە کە بەراورد بە وڵاتانی دنیا کە ئەوانش مثلەن بە هۆلۆکۆست بە ئەرمەن کە ئەوان چۆنایی یادی ئەنفالەکەنەوە ئێمەش توانیمان ئەو هەنگاوە بنین هیچ وتارێکی بەرپرسان و لایەنی پەیوەندیدارەتیان نەبوو تەنها دانانی یەکەم ڕۆژ دانانی ڕێز و دەربڕینی هاوخەمی بۆ کە سوکاری ئەنفالکراوان لە مۆنومنتی ئەنفال بە دانانی گوڵ کە سەررجەم لایەنە سیاسەکان و لایەنە حکومیەکان و شاندەبیانەکان کە سەردانی مۆنومنتی ئەنفالیان کرد بە دانانی گوڵ و وەکردنەوەی چەند پێشەنگایەک و بەڵاوکردنەوەی کتێب لە مۆنومنتی ئەنفال بەم شێوەیە دەستپێکی یادەکە و هاوخەمی خەڵاو نیشتیمانیانی کوردستان بۆ کە سوکاری ئەنفالکراوان بەم شێوە بوو لە ڕۆژانی دواتر بە پانێڵی زانستی بە دیبیت بە سمینار بە ناشتنی نەمان بە کتێب بە نمایشکردنی فلیمی جۆرا و جۆر کورتە فلیم لەسەر جینۆسایت بەم شێوەیە ئەتوانین ئێستا بڵێن یادەکانمان ڕوتێکی زانستی وەرگرتووە و بەردەوام شەوڵ ئەدەین کە یادەکان ماشاوانترکەین و ڕۆژەکان لە تایبەتی ناوەندەکانی خوێندن زانکۆکان کە ساڵانە هەماهەنگی لەگەڵ زانکۆکانە بە هاوکاری لەگەڵ ئێمە لەگەڵ زانکۆی چەرم و ساڵانە ئێمە لە یادی ئەنفال و لە بۆنە نیشتیمانیەکانە بە یەکەوە بەشداری و چالاکی جۆرا و جۆرەکەی. بەڕێز هابیل حاجی ئەحمەد من ئەپرسم کاردانەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە چەمچەماڵی ئازیز چۆنە کە سوکاری ئەنفالکراوان گەشتبینن بەم هەڵمەتێک کە دەستی پێ کردو بە شێوەیەکی گشتی؟ بەتاکید زۆر گەشتبینن و زۆر بە حەماسن و هەمویان لە چاوەڕوانی ئەوەیان کە ئێمە بەپێی ئەو ریزبەندیەی ناوەکان کە تەلەفۆنیان بۆکەن و ڕۆژانە پەیوەندیمان پێواکەن داواکەن کە بەشدار بن و بە شێوەیەکی زۆر یعنی بە حەماسەتێکی زۆر باشەوە و زۆریان پێخۆشە و سوپاس گوزارن بەڕاستی زۆر سوپاس گوزارن کە دوای 37 ساڵ ئێستا خانمی یەکەمی عێراق سوکاری ئەنفالکراوانی لەبیر نەکردووە و نمونەی خوێنیان لێوە ئەگرێ و چونکی بتەوێنێتەوەی کە سوکاری ئەنفالکراوان 37 ساڵ ڕۆشتووە بەسەریانە برینەکان ساڕێژ نەبووتەوە و هەمیشە لە چاوەڕوانی ئەویان ڕۆژ لە ڕۆژان وفاتەکانیان بۆ بێتەوە و ناسینەوەیان بۆ بکرێ و بە کە سوکار و ئایزانیان شاد بنەوە بۆیە بە دڵنیاییەوە کە سوکاری ئەنفال زۆر خۆشحاڵن بەم هەڵمەتە. باش کاکابیل با باسێکی ئەوەش بکەین کە سوکاری ئەنفالکراوان چۆن پێشوازی لەم هەڵمەتە نیشتیمانیاکەن یعنی لەو ناوچەی کە لە سنووری ئێوەیە هاوڵاتیان
بەباشیان بەرەو پێرتانەوە هاوکارتانن. طبعا زۆر هاوکاربانن ئێمە ڕۆژانە هەر ئەتوانین نزیکی 100 نمونەی خوێن بۆ 100 کە زۆر بگرین، بەڵام بۆ خۆت ئەزانی چەمچەماڵ خاوەنی زۆرترین قوربانیە، نزیکەی 10,000 وارز لە سروری چەمچەماڵایە. بۆیە هەم سەردانمانەکەن هەم بە تەلەفۆنش بۆ ئەوەی هەم ئێمە کاتیان بۆ دیاریکەین. یعنی لە ئێستاەوە ئێمە کاتمان دیاری کردووە ناو ئەنووسن بۆ دوای ڕەمەزان کە جارێتتر ئەم تیمە بێنەوە کوردستان و بەشێکشیان هەردێن لە نزیکەوە چاودێری هەڵمەتەکەکەن و سیرێکەن و دەستخۆشی لە ئێماکەن و پشتیوانمانن و وەجگە لەوەش ئێمە ڕۆژانە ئەم تیمە یعنی ئیسە لە چەمچەماڵە یعنی چەند کەس دەکە سوکاری ئەنفالکراوان ئەڵێ پێم خۆشە خزمەتیان کەم نیوەڕۆ بێنەوە بۆ ماری ئێمە چونکە ئەم تیمە لە بەغاوە هاتوونە لە چەمچەماڵن هەستەکەن میوانی ئەوانن پێ خزمەتی کە سوکاری ئەنفالکراوانەکەن پێیان خۆشە بیان بنەوە و خزمەتیاکەن. بەڵێ کاک هابیر منە پرسم ڕۆڵی میدیا ئەمڕۆ بۆ نانی نیوەڕۆ لە ئەمڕۆ بۆ نانی نیوەڕۆ کوڕە ئەنفالێک نانی بۆیان کردووە. باشە کاک هابیل منە پرسم بە شێوەیەکی گشتی ڕۆڵی میدیا چۆنە لە هۆشیارکردنەوە و پێدانی ڕێنمایی بە کە سوکاری ئەنفالکراوان کە بە چ میکانیزمێک یاخود بە چ شێوەیەک بەشداری لەم هەڵمەتەیە بکەن؟ بۆ هەڵمەتەکە سەرجەم کەناڵەکانی کوردستان لێرە بەشدارن و بە تایبەتی بڵێم کەناڵی کورسات کە کەناڵی خۆتانە هەم لە دوێنێەوە بە ڕووماڵی ڕاستەوخۆ و بەردەوام لێرانێ و هەموو کاتەکان هیچ کات مەسەرەن هەر لە دوێنێەوە پەیامێری کورسات نوویست ئێرەی جێنێشتووە و بەردەوام هەم چاپێکەوتن لەگەڵ کە سوکاری قوربانیان لەگەڵ تیمەکان لەگەڵ سەرپەرشتیاری هەڵمەتەکە ئەکا و کەناڵەکانی ترش هەمویان چونکی ئەمە هەڵمەتێکی گەورەی نیشتیمانیە و کاردانەوەی زۆرە. ئەگەر سەیری میدیای کوردی ئەم شەو هەموو سەردەری هەواڵەکان باسی ئەم هەڵمەتە نیشتیمانی بووە کە لە چەمچەماڵە بە دڵنیایەوە ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر باشی هەبووە. بەڵێ کاک هابیل جیاواز لە پرۆسەی وەرگرتنی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان چ زانیاریەکتان لە کە لە داهاتووە گۆڕیتر هەڵەدرێتەوە لە بیابانەکانی عێراق ئەم پرۆسەیە گەشتووە بەکوێ بە پێی و زانیاریانی لای بەڕێستان هەیە؟ خۆی پارساڵ 172 ڕوفاتی ژن و مناڵ کە ماوەی 5 ساڵ بوو لە پزیشکی دادی بەغدا بوو. باشە ئەوە بوو کە سوکاری ئەنفالکراوان و من بۆ خۆمێکی گوم لەوانەی کە سەردانی خانمی یەکەمی عێراقمان کرد و داواکاری ئەوەمان کرد کە بێت تەبەنی ئەم کەیسە بکات و ئەو ڕوفاتانەمان بۆ بێنێتەوە بە خۆشحاڵیەوە هات و بەشدار بوو و ڕوفاتی قوربانیانی هێنا لە مۆنومنتی چەمچەماڵ لە مەراسمێکی شایستەدا بە خاکسپێرا. لە کاتی مەراسیمەکەدا کە سوکاری ئەنفالکراوان کە خانمی یەکەمی عێراق خۆی لێرە بوو زۆر داواکاریان لە خانمی یەکەمی عێراقەوە بوو کە دەستبەرداری ئەم کەیسە نەبێ. بۆیە هەر لەوێ خانمی یەکەمی عێراق بڕیاریدا کە دەستبەرداری ئەم کەیسە نابێ لەگەڵیان نابێ ئەم خەمەیان بۆ هەڵئەگرێ. ئەوە بوو ئەم ساڵ لە 24 دوانزەی 2024 خانمی یەکەمی عێراق بۆ خۆی لە بیابانی تەلشێخە لە سەماوە ڕاگەیاندنی گۆڕێکی بە کۆمەڵی کرد و گۆڕەکە کە 153 ڕوفاتی ژن و مناڵی تیا بوو کە ئێستا لە توبعەدلی بەغایە لە جاکردنەوەی نمونەی ئێسکردنی ئەو ڕوفاتانە لە دواترە هەر خانمی یەکەمی عێراق بڕیاری داوە کە بهێنێتەوە بۆ خاکی پیرۆزی کوردستان و بە خاکیان بسپێرێت و هەر بڕیارشی داوە کە دەستبەرداری ئەم کەیسە نەبێت تەبەنی ئەم کەیسە بکە. بۆ خۆت ئەزانی بیابان گۆڕی بە کۆمەڵی زۆری تایە و لە ئێستادا حەود گۆڕی بە کۆمەڵ نزیکی ئەم گۆڕە بە کۆمەڵی کە ئەم ساڵ هەڵدراوەتەوە لە بیابانە دۆزراوەتەوە و چاوەڕوانی ئەوەن کە لە داهاتووە دەست بە هەڵدانەوەی ئەو گۆڕانە بکرێت. بەڵێ بەڕێز هابیل حاجی ئەحمەد بەڕێوەبەری مۆنومنتی چەمچەماڵ سوپاس کە ڕاستەوخۆ لە چەمچەماڵی ئەزیزەوە لەگەڵمان بوون. سەرکەوتوو بن.